بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. گەندەڵی مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست کردو و تا ئێستاش دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین دەست بۆ چاکسازی ڕاستەقینە بەرن. سەرڕای قوڵبوونەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین چاکسازی بکەن لە بەدامەزراوەکردنی دەستگاکانی هەرێمی کوردستان و شەفافکردنی دۆسیەی نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دارا محەممەدەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێری شۆ عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینێن. گەندەڵی لە هەرێمی کوردستان گەیشتووەتە لووتکە. دەسەڵاتدارانی هەرێمیش ئامادە نین دەست بۆ چاکسازی ڕاستەقینە بەرن. ئەو دۆخەی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدان بەرهەمی گەندەڵی و خراپەکاریەکانی 26 ساڵی ڕابردووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە دۆخێکی پڕ لە گەندەڵی و پڕقەیران و نادادپەروەری لێکەوتوێتەوە و ژیانی خەڵکی کوردستانی کردووەتە دۆزەخ. هەنووکە کە حکومڕانێتی 26 ساڵی پارتی وێچەتی لە لێواری شکست و داڕوخاندایە ئامادە نین هیچ چاکسازیەکی ڕاستەقینە ئەنجام بدەن لە پێناوی باشکردنی ژیانی خەڵک. ئێستا پرۆژەی چاکسازی لە خانەنشین لە موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە پەرلەمانی کوردستانە کە دوای جێبەجێکردنی بڕێک پارە ئەگەڕێتەوە بۆ حکومەت. دوای پەسەندکردنی پرۆژەکەش هیچ زەمانەتێک نییە بۆ جێبەجێکردنی یاساکە چونکە حکومەت گوێ بە یاساکانی پەرلەمانی کوردستان نادات و ساڵانە چەندین یاسا لە پەرلەمانی کوردستان دەردەچێت بەڵام دەسەڵات ئەوەی لە بەرژەوەندی خۆی نەبێت جێبەجێی ناکات. بۆ نمونە یاسای یەخستنی هێزەکانی پێشمەرگە و سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان کە چەندین ساڵە پەسەند کراون لە بری جێبەجێکردن تۆزیان لەسەر نیشتووە. سەرڕای ئەوەی خەڵکی کوردستان بەهۆی گەندەڵی لە دۆخێکی خراپدا ژیانە گوزەرێن و بە چەند مانگجارێک موچەیان پێدرێت بەڵام کەس نازانێت داهاتی نەوت و ناوخۆ و خاڵە سنووریەکان بۆ چۆ دەچێت. لەم بارودۆخەدا هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی ڕاستەقینەیە بە تایبەت لە شەفافکردنی دۆسیەی نەوت و داهاتەکەی. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئامادە نین هیچ چاکسازیەک لە دۆسیەکە بکەن. دەسەڵاتدارانی هەرێم زیاتر لە 3 ساڵە نەوت بەسەر بەخۆ فرۆشن. خەڵکی کوردستانیش نازانێت داهاتەکەی چی بەسەر دێت. موچەخۆرانی کوردستان پێش فرۆشتنی نەوت موچەیان لە کاتی خۆیدا وەردەگرت بەڵام ئێستا بە چەند مانگجارێک موچە وەردەگرن. ئەو کاتە پێشینەکان بۆ هاوڵاتیان خەرج دەکران و پرۆژەی خزمەتگوزاریش هەبوو بەڵام ئێستا نە پێشینەکان ماون نە پرۆژەی خزمەتگوزاری. جگە لە دۆسیەی نەوت دیار نەبوونی داهاتی خاڵە سنووریەکانە و ناوخۆییە گوزەرانی خەڵکی خراپتر کردووە. بۆ باشکردنی دۆخی ئابووری و ژیانی هاوڵاتیان پێویستە سەرچاوەکانی داهاتی خاڵە سنووریەکان و ناوخۆ لە دەستی حیزب دەربێنرێت و بگەڕێتەوە بۆ خەزیێنەی حکومەت بەڵام زاڵبوونی بەرژەوەندی حیزبی ڕێگرە لە جێبەجێکردنی شەفافیەت و گێڕانەوەی داهات بۆ خەڵکی کوردستان. لەلایەکی ترەوە بە پێاماری چەند ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان تەنیا لە ڕێگەی 5 بانکی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 12 ملیار دۆلار براوەتە دەرەوەی هەرێم. برنەدەرەوەی پارە لەلایەن بەرپرسانی هەرێم لە کاتێکدایە خەڵکی کوردستان نانی ڕۆژانەیان بە زەحمەت دەسەکەوێت و ئامادەش نین 1 دۆلاری بگەڕێنەوە. هەرێمی کوردستان بۆ ئەوی بچێتە سەرسکەی چاکسازی پێویستی بە چاکسازی ڕاستەقینە هەیە لەوانە بە دامەزراوەکردنی دەستگا فەرمیەکانی هەرێم و یەخستنی هێزە ئەمنیەکان و بەرجەستەکردنی شەفافیەت لە دۆسیەی نەوت و خاڵە سنووریەکان و گێڕانەوەی پارە دزراوەکان. ئەمانەش بە دەسەڵاتدارانی ئێستا ناکرێت چونکە خۆیان ئەم دۆخەیان خوڵقاندووە. کوردستان بۆ چاکسازی ڕاستەقینە پێویستی بە کەسانی ئەمین و دەستپاک هەیە. سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان کە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. هۆکاری چێ دەسەڵاتدارانی هەرێم سەرڕای قوڵبوونەوەی قەیرانی سیاسی و دارایی و ئابووری هەرێم ئامادەنین دەست بۆ چاکسازی ڕاستەقینە ببەن. بەناوی خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. لە ڕاستیدا من پێم وایە ئەو دەسەڵاتدارانەی ئەمڕۆ لە حکومەتی هەرێم حکوم دەکەن
بەقەدەرەوەی ئیشیان بۆ بەرژەوەندی خۆیان و حیزبی کردووە بەقەدەرەوە بیریان لە دەوڵەتداری و دروستکردنی دام و دەستگانە کردوێتەوە لە هەرێمی کوردستان بۆیە هەر لە سەرەتاشەوە دوای 26 ساڵ لە دەسەڵاتی کوردی و ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە قەیران لە دوای قەیران کێشە لە دوای کێشە بارگرانی لە دوای بارگرانی لەسەر بارگرانی بۆ خەڵکی کوردستان ڕوو لە زیاد بوونە ئەم دەسەڵاتە بیری لەوە نەکردوێتەوە چارەسەری کێشەکانی خەڵک بکە ئەم دەسەڵاتە بیری لەوە نەکردوێتەوە سیستم بۆ وڵاتەدانێ بیری لەوە نەکردوێتەوە خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان دابینکە و بیری لەوە نەکردوێتەوە یاسا سەروەر بێ بەقەدەر ئەوەی مانەوەی خۆی بەلاوە مەبەست بووە پاراستنی کورسیەکەی دابینکردنی سەروەت و سامانێک بۆ خۆیان و حیزبەکانیان کاریان لەسەرەمە کردووە لە مقابلە گویان بە یاسا نەداوە ئەو شتێک پێی بڵێن یاسا سەروەر نییە لە وڵات یاسا بەسەر خەڵقی بێدەسەڵاتە جێبەجێ کراوە بەسەر خاوەن دەسەڵاتیان جێبەجێ نەکراوە ئەوەش بنەمای لە ناوچوونی هەموو دەسەڵاتێکە حەدیسەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویە کاتێک ئافرەتێکی مەخزومی دزی کردبوو وسامەی کوڕی زەید دەچێ واستەی بۆ بکە کە ئەمە بە تعبیری ئەمڕۆ پێڵێن گەندەڵی لەبەرەوەی ئافرەتەکە خاوەنی هۆز و عەشیرەتێکە فەرمودەیەکی جوانە فەرموویە کە ئەمە بنەمای حکوومەتێکی ڕەشیدە حکوومەتداری و دەسەڵاتداریە ئەگەر وا بکرێ فەرمووی إنما أهلك من كان قبلكم إذا سرق فيهم الشريف تركوه نەتەوەکانی پێشەوە دەسەڵاتەکانی پێش ئێوە ئەوە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام نەتەوەکانی پێشەوە کاتێک لە ناوچوون بۆیە لە ناوچوون کە دەسەڵاتدار تاوانی کردووە عەفویان کردووە وازیان لێهێناوە بەخشیویانە بەڵام کاتێک بێدەسەڵات تاوانەکە بێدەسەڵات دزیەکە بێدەسەڵات گەندەڵیەکە خراپەکارەکە ئەقاموا عەلەیهی الحەق حەد ئەمە سزایان داوە لەبەرەوە نەتەوەکان بۆ لە ناوچوون دەسەڵاتدار سزا نەدراوە یاسا سەروەر نەبووە بەڵام بۆ بێدەسەڵات هەبووە لە ناوچوون فەرمووی ئێمەش ئەگەر وا بکەین بە هەمان شێوە لە ناوچوون لەبەرەوە ئەگەر من فاتیمەی کچم دزی بکە ئەبێ ئەم سزای بەسەرا بسەپێ ئێمە منەمەی بینم لەم دەسەڵاتەی ئێمە بە نەتیجەی ئەو دەسەڵاتە شکست خواردوانەی مێژوو دەڕۆن لەبەرەوەی یاساکانیان تەنها بۆ بێدەسەڵاتە یاسایاندا نەناوە لە وڵاتە دەسەڵاتەوە بۆی گەندەڵی ڕۆشت بێت و لە ناوچوون هەموو دەسەڵاتەکانی ئەم سەرزەویە بە درێژایی مێژوو بەهۆی گەندەڵیەوە لە ناوچوون بەبێ کەم و زیاد هیچ دەسەڵاتێک لە چی لە ناوچووە بەهۆی نەبوونی دادپەروەری بوونی ستەم و گەندەڵی و چەسانەوەی خەڵک لە ناوچوون ئەمشتەوەی ئەم دەسەڵاتی ئێمە تابی نەقاقای ڕۆچوە لە گەندەڵی ئەوەی بیری لێ نەکردوێتەوە ژیانی خەڵکە مافی خەڵکە تەنانەت لەگەڵ معاناتی خەڵکانین من پێم وانیە دەسەڵاتدارانی ئەم هەڵێ بزانن کە خەڵک بێزارە خەڵک ژیانی نییە موچەی نییە کارەبای نییە خەڵک ئامادە نیە بچێتە سندوقەکانی دەنگدان لەبەرەوەی وا تێگەیشتووە ئەوەندە نمونەی ناشرینی بینیوە خەریکە تووشی بێهیواییە بێ یعنی وای لێ هاتووە تاچی کوردی کە مەمەترسی گەورەیە بینم خەریکە بێهیوا بێ لە گۆڕانکاری کە ئەمە مەترسێکی گەورەیە کە نابێ بێهیوا بین بە درێژایی مێژوو گەندەڵکارانیش بوون و لە ناویش چوون و خراپەکار بووە و گۆڕانیشی بەسەر هاتووە و دادپەروەریش هاتووە ناڕەحەتیش هاتووە و دوایش فەرەحی هاتووە فإن مع العسر يسرا ئەبێ زۆر گەشتبین بین بەزەم گەشتبینیەک لە خۆمانەوە دەست پێکە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئێمە بێ خۆمان بگۆڕین بۆی بتوانین گۆڕانکاری لەو دەسەڵاتە بکەین ئەم دەسەڵاتەش خۆمان هێناومانە بە چەپڵەی خۆمان بە دەنگی خۆمان بە پشتیوانی خۆمان فیشەکمان بۆ تەقاندون شەڕمان بۆ کردوون یعنی خەڵقی کوردستان خۆی بەرپرسیارەتی لەسەر شانەکێناونی ئێستاش بەرپرسیارەتەکە سەر شانی خەڵکە بۆ نێشتنی ئەو دەسەڵاتەی کە بێباکە چکە سەرەت و سامانێکی زۆر هەیە لە دەرەوە لە بانقەکان ئامادەنین بهێننەوە ریفراندۆم کراوتمان مەیکەن زەمینە لە بار نێشکست دێ نێشکستیەنە هەمومان زەرەتمان کرد کورد هەمووی تیا دۆڕاوە هەمومان بەڕاستی شەرمەزاریمان بەسەردا هات بیر لە بەدیل و چارەسەر ناکەنەوە بیر لەوە ناکەنەوە ئەمە نەبوو بەدیلەکەی چییە دەستەوەژنەوە بۆ دانیشتون بۆ نایەن خەمێکی ئەم خەڵکە بخۆن بۆ لەو پارە و لەو بلۆکە پارانەی لە دەرەوە لە بانقەکانن بڕێکی بێنەوە بیدەنەوە بەم خەڵکە چارەسەری بکەن بۆ نایم چند دانوسان بکەن ئەگەر پێتان وایە حەقیەوە لە بەغدایە وەریگرنەوە یعنی لەبەرەوە ئەم بێباکیە بەرامبەر بە خەڵک دەرەنجامێکی خراپی دەبێت کە پێم وایە
سەری حکوومەت و دەسەڵاتی جەخوا ئەگەروا بڕۆ چونکە خەڵکی کوردستان زۆر دڵسۆزانە پشتیوانی ئەم دەسەڵاتی کردووە بە خوێن و بە گیان و بە هەژاری و بە هەموو شێوەیەک چاوەڕێی گۆڕانکاریە بەڵام من پێم وان نییە ئەمانە گۆڕانکاری بکەن چونکە لە بەرنامەیانان نیە باوەڕیشیان پێ نییە پێشیان وایە کێشەیەک نییە تا بە دوای چارەسەر بگەڕن کە تۆ بە کێشەی نەزانی چارەسەر لەپێ سپاس دەکەم مامۆستا گەر بچین لە لای کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێستەیەوە لە پەرلەمانی کوردستان خەریکی پەسەندکردنی پرۆژەیەکن بە ناوی پرۆژەی چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان ئایا ئەمە دەستبرنە بۆ چاکسازی ڕاستەقینە یاخود شتی تر هەیە کە دەبێت ئێوە لە پەرلەمان دەستی بۆ بن کە تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ڕێگریان لێ کردووە؟ بەڵێ سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ میوانەکەت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامیش دیارە ئەوەی جەنابەت باسی دەکەی ئێمە دوو دانیشتنی ڕابردوو لە پەرلەمانی کوردستاندا سەرقاڵی پرۆژەیەک بووین کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوی ناوە پرۆژەی چاکسازی ئەمە پرۆژەی چاکسازیەکەی لە بەردەستی مندایە دیارە ئەمە من بۆ خۆم لە هۆڵی پەرلەمانیشا زۆر بە ڕاشکایی وتومە ئەمە پێی ناوترێت پرۆژەی چاکسازی چونکە ئەمە بەشێکی زۆر بچووکە لە چاکسازیکردن و چاکسازی زۆر گشتگیرە و دەکرێت چاکسازی لە سێکتەرەکانی نەوت چاکسازی لە خاڵە سنووریەکان چاکسازی لە باج چاکسازی لە کۆمپانیەکاندا بکرێت ئەگەر سیرێکی ئەم پرۆژەیە بکەین ئەوەی کە حکوومەت ناوی ناوە چاکسازی لە بەشی یەکەم مادەی یەکەم بڕگەی یەکەمدا زۆر بەڕوونی هاتووە کە ئامانجەکانیەتی دەڵێت لە پێناوی بەرجەستەکردنی بنەماکانی یەکسانی و دادپەروەری و شایستەبوون ئەم یاسایە دەرکراوە و هەروەها لە کۆتاییدا کە هۆکارەکانی دەرچوونیەتی زۆر بەڕوونی هاتووە لە یەکێک لە دێڕەکانە دەڵێت ئەم پرۆژەیە هۆکارێکی دەرچوونی ئەوەیە کە بۆ هێنانەدی دادپەروەری و یەکسانیە کە لە ڕاستیدا ئەگەر هەر کەسێک سێرێکی ئەم پرۆژەیەکە لە یەکەم دێڕەوە تا ئەگاتە هۆکاری دەرچوونەکەی کە کۆتایەکەیەتی دەرخەری ئەو ڕاستیەیە یا دەتوانین بڵێن ڕێک پێمان دەڵێت کە لە ماوەی چارەکە سەدەی فەرمانڕەوایی هەرێمی کوردستاندا ئەوەی کە بوونی نەبووە یەکسانی بووە دادپەروەری بووە و شایستەبوون بووە لە پێدانی موچە بەخشین ئیمتیازات و هەموو ئەو پلەپایانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە بۆیە ئەگەر بمانەوێت لە ڕاستیدا باز لە چاکسازی کەین چاکسازی وەکوتم گشتگیرە سێکتەری زۆر جۆرا و جۆر هەیە ئەمەی کە هەیە من لە قاعەی پەرلەمانیشا زۆر بە ڕاشکایی وتومە ئەکرێ ناوی بنین پاکسازیکردن لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان کە لە هەرێمی کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان یا بەرپرسانی باڵای ئەم هەرێمە بە هەڕەمەکی و بە عەشوایی یاخود بەخواست و ئەوەی خۆیان ویستویانە چۆنیان ویستووە دابەشیان کردووە بۆیە ئێمە ڕاستە لە پەرلەمانی کوردستاندا لە دوو دانیشتنا توانیمانە تەنها 6 مادەی ئەو پرۆژە یاسایە دەنگی بۆ بدەین و ئەوەی کە ماوەتەوە لە سبەی نێو دوو سبەی سێ سبەی پێم وا بێت کۆتایی بەم پرۆژە یاسایە دێت و لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستاندا گرفتمان لە دەرکردنی یاسانیە و لە نەبوونی یاسانیە ئەم یاسایە زەمانەت چییە گەرنتی چییە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرەچێت حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات بۆ یەکێک لە گرفتەکان لە ڕاستیدا بە بڕوای من ئەم پرۆژەیە کە هێنراوەتە پەرلەمانی کوردستان لە کاتێکە هاتووە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان گیرۆدەی دەیان قەیران و تەنگەژە و گرفتی جۆرا و جۆرن و دنیایەک کێشە و لێکەوتەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا خەریکە بە تەواوی تەشەنە ئەکات و هەموو تۆڕەکانی کۆمەڵایەتی خەریکە تێک دەچێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی ناردووە لە ڕاستیدا بۆ دووشتە یەکەمیان ئەوەیە پەرلەمانی کوردستانیش تێوە بگیلێنێت لەو هەموو گەندەڵی فەزاحەتەی کە لە ماوەی چارەکە سەدەی ڕابردووە بەرپرسانی ئەم هەرێمە کردویانە و دووهەمیشیان بۆ لە بیربردنەوەی ئەو هەموو قەیران و تەنگەژانەیە کە لە ئێستادا بەرۆکی خاک و خەڵکی کوردستانیان گرتووە. بەڵێ یعنی پێدوایە ئەوەی کە بۆ چاکسازی موچە بۆچی پێدوایە ڕاستەقینە نییە و چاکسازیەکی ڕووکەشە بۆ بیربردنەوەی قەیرانەکانە ئایا مەسەلەن
خانەنشینی نایاسایی و موچەی نایاسایی بنەبڕ ناکات ئەوەی کە مەسەلەن یەکێتی و پارتی لە 26 ساڵی ڕابردوو کردویانە؟ هیچ زەمانەتێک نییە ئەمە بکرێ بە یاسا و حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکە و من پێم خۆشە زۆر ڕاشکاوم لەگەڵ جەنابەت و بینەرەکانیشە پەرلەمانی کوردستان کاری دەرکردنی یاسایە چاودێریکردنی یاسایە دەرکردنی یاسایە چاودێریکردنی ئەو یاسانەیە کە خۆی دەرێکە و پەسەندکردنی بودجەیە. پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا ئیشی ڕاستکردنەوەی هەڵەکاریەکانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نییە کە کردوێتی ئەمەی لە ساڵانی ڕابردووە کە جەنابەت باسی دەکەی من پێشتری لە وتارێکە زۆر بەڕوونی ئاماژەم بۆ کردووە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی ڕاستەقینەی هەیە ئیرادە هەیە بۆ شەکسازی ئەو هەموو گەندەڵیە یا ئەو هەموو کارە نائیداری و کارگەرەی کردوێتی بە کلیکێکی کۆمپیوتەر هاتووە سەدان و هەزاران خەڵکی بە نایاسایی خاننشین کردووە هاتووە لە ماوەی ڕۆژێکە دەیان خەڵکی تاعین کردووە و هەر لەو ڕۆژە خاننشینی کردوتەوە کەواتە بۆ خۆی هەر ئەو کۆمپیوتەرە ئەتوانێت بەکاربێنێتەوە بە هەمان ئەو کلیکەی ئەو گەندەڵی پێ کردووە ئەو کارە نایاسایی و نائیداری پێ کردووە ئەتوانێت بەو کلیکی کۆمپیوتەرە هەموو ئەو کارانەی خۆی هەڵبۆشێنێ بەڵام ئەمەی کە ئەوان نردوانە بۆ پەرلەمان لە ڕاستیدا بە بڕوای من جگە لە سەرقاڵکردنی پەرلەمانی کوردستان و جگە لە بیربردنەوەی ئەو هەموو کێشە و قەیرانەی لە هەرێمی کوردستاندا هەیە پێم وایە هیچی کە نییە ئەگینا من زۆر پێم خۆشە باسی ئەوە بکەم یعنی هەموو ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنیشەوە حکوومەتیش ئیلتیزامی تەواوکە بە جێبەجێکردنیەوە لە ڕاستیدا ناکاتە شەفافیەت و چاکسازیکردن لە کەیسێکی وەکو زەو نەوتە کە گرفتی گەورەی ئێمە مەسلەی سوتەمەنی و نەوتە ئەوە سربەخۆیی ئابووری و فرۆشتنی نەوت و ناشەفافی نەوتە هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی گەیاندووە بەم هەموو کارەسات و قەیران و تەنگەژەی کە ئێستا گیرمان خواردەوە بەدەستیەوە. بەڵام نابێت چاکسازیش هەنگا و بانگا و دەست پێ بکەمەش سەرەتایەکی باش نییە ئەگەر شتێکی کەمیش پارە بگەڕێنێتەوە بۆ خەزێنەی حکوومەت یاخود ئەو ناومێت بوونەیەوە لە چیەوە سەرچاوێکتەوە کە پێتان وایە ئەمە جێبەجێ ناکرێ ینی ئەم یا ئەگەر بکرێت بە یاساش. ئێمە ئەزبوومان لەگەڵ ئەم دەسەڵات و حکوومەتە هەیە کاکە حەشیم هەر بۆ زانیاری جەنابێت پەرلەمانی کوردستان لە کۆی ئەو هەموو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستانە دەرچوێنراوە حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر لە 130 جێبەجێ کردووە ئەمە یەک دوو ئێمە لە یەکەم دانیشتنی خولی چواری پەرلەمانی کوردستانە وەکو فراکسیۆنی گۆڕان پرۆژەیەکمان دوو پرۆژەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد یەکەمیان تایبەت بوو بە جێبەجێکردنی یا بەرکارکردنی یاسای خانەنشینانی یەکگرتووی حکوومەتی عێراق کە ژمارەنۆی ساڵی 2014 ناسراوە داوامان کرد ئەم یاسایە لە هەرێمی کوردستانە جێبەجێ کرێ کە بەپێی ئەم یاسایە کەمترین موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستاندا 400,000 دینارە و تا حدێک هەچەنە لە بەخواستی ئێمە تا حدێک باڵانسی لەبینی موچەکانە ڕاگرت بوو بەڵام هەر ئەو کاتە لە 5 2014 حکوومەتی هەرێمی کوردستان جوابی پەرلەمان و سەرۆکایەتی دایەوە کە ئەم پرۆژەیە لە ئێستادا ئیلتیزامی دارایی بۆ حکوومەت دروستەکە ئێمە ناتوانین بکەین باشە قەیرانی دارایی ئێستا فراوانە و گشتگیرترە یا ساڵی 2014 و هەر لە ساڵی 2014 لە 5 پرۆژەیەکی کەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بە ناوی بەگژاچوونەوەی گەندەڵی کاڵین بەگژاچوونەوەی گەندەڵی واتە چاکسازی لە پێناوی هێنانەدی دادپەروەری شەفافیت یەکسانیدا هەر ئەو کات لە ڕاستیدا کێشە و گرفتیش بۆ پرۆژێ دروستکرا بۆیە بە بڕوای من حکوومەتی هەرێمی کوردستان نەنیەتی چاکسازی هەیە نە ئیرادەی چاکسازیش هەیە. سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم دواتە گەڕێم وڵای بەڕست مامۆستادارێک بگەڕێم وڵای بەڕستان سەبارەت بە پێ دوایە چاکسازی ڕاستەقینە دەبێت لە چێوە دەست پێ بکە بۆ نمونە ئەگەر ئێمە چاکسازی بکەین لە کوردستانە چاکسازی ڕاستەقینەکە لە کام سێکتەر و لەکوێوە دەست پێ بکات. لە ڕاستیدا ئەگەر بمانەوێت چاکسازی بکەین پێش هەموو شتێکە بێ ئیرادەی چاکسازیمان هەبێ ئیرادە ئەم حکوومەتە ئیرادەی چاکسازی نییە مەبەستی نییە چاکسازی بکە هەر لەبەرەوە شەهەنگاوەکانی هەنگاوی پلانی استراتیژی نییە بۆ چاکسازی ئەمە پینەوپەڕۆیەکە خەڵک مەشغوڵکردنە بە یاسایەک بۆ خانەنشین بە ناوی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ پینۆپەڕۆشتێکی باش نیە گەر شتێکیش بگەڕێنێتەوە بۆ حکوومەت بە هیچ شێوەیە کاروان ناکرێ بەڕاستی ئەگەر تۆ بینایەکت هەبێ
لە ئەساسەوە بیناکە غەڵەت بێ دیوارەکە خوار بێ خشتی یەکەمی خواردانرا بێ ڕاستی ناکرێ بین لە جارێ لە سەقف و لە شوێنێکی ترەوە چارەسەری کێشەکان بکەین چونکە ئەمە پێمان وایە ئەمە ئەساسی ئەو سیستمەی لە هەرێمی کوردستان دانراوە ئەساسەکەی ناڕێک و ناتەواوە ئەبێ ئیرادە هەبێ بۆ چاکسازی دوو ئەبێ ئەمان بگەنە قەناعەتێک کە کەم و کوڕی هەیە کارەساتێک هەیە قەیرانێک هەیە لەم هەرێمە ئەبێ ئەمان بزانن گەندەڵی هەیە گەندەڵیەک هەیە ئیداریە گەندەڵیەک هەیە سیاسیە گەندەڵیەک هەیە دارایی هەموو ئەم جۆرە گەندەڵیانە هەیە ئەبێ بزانن بارودۆخێکیان دروست کردووە کە ئەوان هۆکارن بۆی بە دوای چارەسەرا بگەڕن تۆ تا نەخۆشیەکە تەشخیصنەکەی عیلاجی ناکی ئەوان ئێستا دان بەوایە نانێن کە شکستیان خواردووە لە ئیدارە و بەڕێوەبردننی دەوڵەت ئێستا کاتێک هەڵەکانی خۆی چاکا بێ هەڵەکانی ببینێ دانی پیا بنێنجا بە دوای چارەسەرا بگەڕێ بە زەمان نە هەڵەکانە بینن نەدانی پیانن نە بۆ چارەسەری جێگەڕێن یاسامان زۆرە یاسای زۆر باشمان هەیە و زۆرینەی لە خزمەتی خەڵکایە و پێم وایە ئێمە کەم و کوڕی کێشەمان لە بوونی یاساکان نییە بەس لە پێشێلکاری یاسا هەیە لەوەی کە یاسا سەروەر نییە و بە یاسا کار ناڕوە ئەم یاسایە دەرکراوە موچە خۆی نییە بە چی کەم کرێتەوە من بەڕاستی گاڵتە بە عقلەتی هەندێک کەس دەکەم ئەڵێ بەم یاسایە ئەوەنە ملیار دینارمان بۆ گەڕێتەوە بۆ وەختێک ئەوەندە ملیارە بۆ گەڕێتەوە ئەگەر لە مانجێکە تۆ توانیوتە 500 ملیار دینار بێ بە خانە نشین قەچێکە ئەوە 200 ملیارە بۆ گەڕێتەوە بەس تۆ هیچ نایەوە لە هیچ چی بگەڕێتەوە تۆ لە مانگی 2 ساڵی 2017ەوە موچەی خانەنشین نەدراوە ئیتر لە چی بگەڕێتەوە ئەما گەر موچەی بدایە بیان و تایان پاراناگەڕێتەوە باشە بەس خۆ هیچی نەداوە ئەم نەیتوانیوە ئێستا چەند 100 میلیارد دیناریش ناگەڕێنێتەوە بۆ حکومەت هیچ ناگەڕێت هیچ ناگەڕێتەوە خۆ هیچ نەدراوە تا بگەڕێتەوە ئەگەر ئەم توانیوێتی مانگانە 200 میلیارددا بە خانەنشین ئەڵێن ئەمەی گەڕێنێتەوە بەدەم نەیتوانیەوەش بدا و ناشی گەڕێنێتەوە من پێم وانە ئەم یاساش جێبەجێ بکە کێشەی ئێمەش هەڵ ناکە کێشەی ئەم هەرێمە کەس نازانێت داهاتی لەکوێیە من حەزەکەم وەزیری دارایی پێمان بڵێ بزانێ زانێت داهاتی ئەم هەرێمە لەکوێیە وەزیری دارایی نازانێت بە هیچ شێوەیەک نازانێت حەداکەم وەزیری دارایی نازانێت سەرچاوەکانی سەرچاوی داهاتی ئەم وڵاتە چۆنە و نازانێت ڕێژەی نەوتەکە چەند بەرمیلە فرۆشرێ و چۆنە فرۆشرێ ئەگەر نایزانێ بە هیچ شێوەیە وەزیری دارایی مەئمورێکە و بڕیارێکی هەندێک ڕۆتینیاتی ڕۆژانەی خۆیەتی ئیمزایەکە و جێبەجێیەکەوە گەروتیان موچە سەرفی کە سەرفیەکە و من تەحەداکەم بزانن ژمارەی حسابیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێ و کێ مخەوەلە بە سەحب و کێ پارەکان سەحبەکە نییە لە وڵاتێکە ڕاستە ڕۆژانە لەوە چێ داتاکان لە ڕێگای مینای جیهانی تورکیەوە پێمان بڵێ ڕۆژی ئەوەندە 280,000 بەرمیل لەو دەڕوە ئەی بەزەوەی بە تەنکەرە ڕاو لە هەموو وەرزەکانەوە چی حسابی کردو بەخوا مەگەر مەلای وەک مەلای مەشهوروتی بیپیەوە بزانە ڕێناوەڕاستی نییە کەس نازانێت کۆمەڵێک کەس دەزانێتەوە و مافیا لەسەر وردی ئەم خەڵکە ئەژین کە مقدراتی ئەم وڵاتە ئەبن بۆ خۆیان و کە ئاگاشیان لە معاناتی خەڵک نییە لەبەرەوە لێرە شتێک نێ پێ بڵێن یاسا نە پەرلەمان بە یاسا کاری پێکراوە هەر ڕۆژێک ویسیان دایەخن ڕۆژێکی ویسیان ئەیکەنەوە وەکو دوکان وایە هەر کەسێکیان ویزە نێرنەوە بۆ ماڵەوە نەشیانویست فەرموو داوامەکە بکە حکوومەت بعد وەزیر نەبێ 5 بێ جاوا و 5 نەبێت کێشە چیە هەرێکی مدیر عامی ئیمزاکان بکە بزانێ یەکی هیچ بەچیەکەوێت لەبەرەوەی یاسانیە پێوەی دیار نییە لەبەرەوەی ئەساسەکە حکوومەت بریتی نییە لەوەی ئەرکانی حکوومەت ئەنجومی وەزیران بێ و خاوەنی بڕیار بێ وەزیر چیە نەبێ و نەبێت چییە من هەر چەند کەسێکی دیاری کراو ئەم وڵاتە بەڕێوابن لەو دوو حیزبەش چەند کەسێکی دیاری کراو ئەوان نازانن واریداتی ئەم وڵاتە بۆ کوێچێ چی لێ دێت چۆن بەشیەکەن ئەچێتە کوێ لە نەتیجە کار بە یاسا نەکراوە ئەمەش چارەسەری کێشەکانی ئێمە ناکات من ئەم چاکسازیە بێ ئەمان هەست بکەن جارێ دان بەوایە بنێن شکستیان خواردووە لە ئیدارەدان و بەڕێوەبردننی ئەم هەرێمە ئەبێت دان بەوایە بنێن ئەمان کەم تەرخە بوون لە بەڕێوەبردننی ئەم هەرێمە دان بەوایە بنێن بە ملیارات دۆلاری ئەم هەرێمە دزراوە بە هەدەر دراوە بە فیڕۆ دراوە دان بەوایە بنێن ئەم خەڵکانەی خانەنشین کراوە بە بێ یاسا خانەنشین کراوە کەسێک ڕۆژێک لە ڕۆژان دینارێکی نەخست بێتە سندوقی خانەنشینیە و سندوقەکە و بوونی نەبێ ڕۆژێک خزمەتی نەکردوێت و هاتووی خانەنشین نەکردووە چۆن نەکردووە من لەگەڵەوەم حکوومەت بەرپرسە ژیان بۆ هەموو کەس دابین کە هاوڵاتی بە خوێندەوار و نەخوێندەواریەوە خزمەت موظف بێ یا موظف نەبێ کارمەندی دەوڵەت بێ یان نەبێ پێشمەرگە بێ کەم ئەندام بێ یا پێشمەرگە نەبێ
خانمی ماڵ بێ یا لە دەرەوە بێ هەموو ئەمانە ئەرکی حکوومەتە ژیانی بۆ دابینکە موچەی بۆ دابینکە وەکۆ سۆشیالی لە ئەوروپا هەیە ئەمە مافێکی خەڵکە بەسەر حکوومەت و لە سەڵاتەوە بیکە ئەمە بە یاسا بکرێن نەک بە ئارەزوی حیزبایەتی بۆ ئەوەی دەنگەکانی حزب لە هەڵبژاردن زیادکە موچە بۆ خەڵک ببڕیەوە بەبێ یاسا خەڵکێک بە نەخوێنەواری پلەیەکی بەرزی سەربازی پێ ببەخشی کەسێکی تریش ئەگەر ماستەر و دکتۆراشیە بێ بگەڕێ لەناو بازارە کرێکاری دەست ناکە تۆ هاتووی موچەت داوەتێ با موچە بە یاسا بواە و هەموو چین و توێژەکانی خەڵکی بگردایەتەوە بە یاساش خەڵک خانە نشینکرا هیچی وا نەکراوە ئێستا هاتوون بۆ داپۆشینی ئەم عیب و عارە ئەیانەیە پەرلەما یاسایەک بە پەرلەمان دەرکەن پەرلەمان یاسای دەرکردووە دەستخۆشی لەکەین دەفەرمووە جێبەجێکردن نایکەن هیچ کێشەی نییە موچەی هەندێک بڕێوی ئەوانی تر بە ینی حکوومەت بەر یاسا دەرکە لە پەرلەمان حکوومەتی توان ڕاستەخۆمە بکە یاگر مەبەستی بووە حکوومەت چۆن توانیوێتی دایناوە ئاوای توانی ببڕێ چونکە خۆی بە یاسا یەکراوە وەکو عەبدوڕەحمان وتی بە کلیکێک دایناوە بە کلیکێکیش لایە حکوومەت ئیشێکە نایاساییە خۆی کردوێتی با خۆی بیکردا ئەمە وەکو شەرعیەتدانە بە ئیشەکەی کە کردوێتی یەنە لە پەرلەمانەوە وای لێ بکەن وا شێوەیە ناتوانێت تەحملی مەسئولیاتی بڕینی موچەی ئەو هەموو خەڵکەش بکە ئەوێ بڵێ بە یاسا کردوومە چونکە لە نەتیجە کۆمەڵێک خێزان بێ موچە ئەبێ کە بۆ خۆی ئەساسەکەی ناڕەواییتیا بۆ ئەمە جۆرێکتر لە ناڕەواییە بەڕاست بۆیە ئەم حکوومەتە هیچ شتێکی بە پلان و بەرنامە نەکردووە بیریشانەوە نەکردوێتەوە بەقەدەرەوەی بیریان لە کۆمەڵێک بەرژەوەندی حیزبی و شخصی کردوێتەوە و بەم جۆرە یاسایانە کێشەکان چارەسەر نابێ ئەمە کێشەمان لە یاسانیە کێشەمان لە جێبەجێکردنی هەیە و من پێشم وانە ئەم یاسایە جێبەجێکردن یاساکانی تر جێبەجێکەن وەری یاسایەکیش لە بەرژەوەندی خۆیان نەبێ چۆن پێشێلیان کردو بە ئاسایی پێشێلیەکەن بۆیە پێویستی بە گۆڕانی ڕیشەیی هەیە بە یاسا سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە پاکەرەوەی لەش پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت لێبێت
بەڕێزانەگەر بچین و هەولێر لای میوانەکەمان کاک عەبدوڕەحمان دووبارە سڵاوت لێبێ سەبارەت بە چاکسازی ڕاستەقینە بە بۆچوونی ئێوە لەم بارودۆخی کوردستاندا دەبێت لەکوێوە دەست بە چاکسازی ڕاستەقینە بکرێت ئاویستەشی چەنگاوێکەیە بۆ ئەمە بۆی کە دەست بە چاکسازی ڕاستەقینە بکرێت؟ بەڵێ وڵا پێش ئەوەی باسیەوە بکەم پێم خۆشە دوو قسەی هەم وەزیری دارایی هەم وەزیری شەیدان کە لە دانیشتنەکە ئامادەبوونیان هەبووە باسی بکەم کە دەرخەری ئەوان چەنە هەرێمی کوردستان گەندەڵی تێدایە. وەزیری دارایی زۆر بە ڕاشکایی وتی هاتوین لەگەڵ پەرلەمانی کوردستان ئەو هەڵانەی کە ساڵانی ڕابردوو کراوە پێکەوە چاکی بکەینەوە. وەزیری شەهیدان زۆر بە ڕاشکاوی بازی لەوە کرد کە هیچ دۆسیەیەک نییە لە دەرەوە کە خەریکین چاکی دەکەین دەیان تەداخلاتی حیزبی لەسەر نەکرێت. بۆیە ئەو دۆسیە و گرفتانەمان هێناوەتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی حەلی بکەین و چارەسەرێکی یاسایی بۆ بدۆزینەوە. لە کاتێکدا هەر وەزیری شەیدان لە مانگی 2016 لە دیدارێکی ڕۆژنامەوانیە زۆر بەڕوونی و ڕاشکاوی دەڵێ چاکسازی و پاکسازی لە لیستی موچەی شەهیداندا پێویستی بڕێکەوتنی سیاسی هەیە کەواتە هێنانی ئەم بابەتە بۆ پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا وەکوتم تێوەگلانی پەرلەمانی کوردستانە. من یەک نمونەتان بۆ باسەکەم کە حکومت بۆ خۆی پشکی شێری وەرەکەوێت لە گەندەڵیدا. نووسراوێک هەیە نووسراوی ژمارە 84 لە 2/3/2015 لە بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری خۆیەتی ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانەکان کراوە لە هەرێمی کوردستاندا. بابەت نووسراوە دۆسیەی کەسی ئەڵێ ئاگادارتانەکەینەوە کە دۆسیەی ئەم فەرمانبەرانە کە بە ئەلف دەست پێکات و بەمیم کۆتایی دێت ئەمانە دۆستیەکانیان نەماون و دۆسیەی ئەم کەسانە لە لافاوەکەی ساڵی 2006 هەولێرە فەوتاون و بەرلافاو کەوتون. ئەمە کارە ساتە خۆ لە ساڵی 2006 و 1970 لە هەرێمی کوردستاندا وشکە ساڵی بووە. بۆیە حکومت بۆ خۆی دەستی هەیە لە گەندەڵیە لە ڕواندنی گەندەڵیە. دەستبردن بۆ چاکسازی یاخود چاکسازی ڕاستەقینە ئێمە هەموو فراکسیۆنەکان بە تایبەت ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو ئەو سەردەمانەی کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆن بوون 6 پاکێجرا بەم حکومەتە بۆ چاکسازیکردن. بە دڵنیاییەوە ئەگەر لە 25 ئەو پرۆژانەیە ئەو پاکێجانەی ئۆپۆزیسیۆن لەو کاتا دای بە حکوومەت کە لە دنیا نەبووە ئۆپۆزیسیۆن پاکێج با بە حکومت بۆ چاکسازی بەڵام ئەو سێ حیزبەی کە ئۆپۆزیسیۆن بوون لەو کاتا دایان بە حکومت بۆ ئەوەی چاکسازی بکرێت ئەوە بکرایە لە 125 ئەو کارانە بکرای ئێستا هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت چی لە خۆیەگرە و پرۆژانە چاکسازی بوو لە بواری چاکسازی بوو لە بواری داراییە، چاکسازی بوو لە بواری پەروەردە، چاکسازی بوو لە بواری تەندروستیە، چاکسازی بوو لە بواری کارگەڕیە، چاکسازی بوو لە بواری سیاسیە. چونکە لێمان تێک نەچێت کاک حەکیم چاکسازیکردن بە تەنها لە بواری داراییە بەبێ چاکسازیکردن لە بواری کارگەڕیە سەرکەوتوو نابێت. ئەو دوانەیش بەبێ چاکسازیکردن لە بواری سیاسیە لە ڕاستیدا پێ ناوتێت چاکسازی و ئەمە بە تەجروبەی دنیای سەلمێنراوە. بۆیە ئێمە ئەگەرەمانەیە چاکسازی بکەین یعنی حکومەتی هەرێمی کوردستان خۆی ناوێت چاکسازی بکات. بۆ خۆ دەزانین لە ساڵی 2015 یەکێ لە هەرەی یاسا گرنگەکان کە ئەم خولەی چواری پەرلەمانە دەری کرد سندوقی کوردستان بۆ دەهاتە نەوتی گازیەکان کە بە پێی ئەو یاسایە دەبوایە بزانرایە نەوت چۆن دەفرۆشرێت چەند دەردەهێنرێت پارەکەی بخرێتە سندوقێکەوە و زۆر ڕوون و شەفافێت و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن مانگانە بای چەندە نەوت فرۆشراوە پارەکەی چەندە لەو سنووقا وایە و چۆنیش دابەشەکرێت. بەڵام نەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاکە ئێمە پەرلەمانتاری کوردستانین تا ئێستا ئاگامان لە فرۆشی نەوت نییە ئاگامان لە داهاتی نەوت نییە ئەسڵەن نازانین چییە. وەزیری دارایی لە پەرلەمانی کوردستانە پێرێ ئەو ڕۆژە بە ئێمەی وت ئەو پارەیە کە هینەوتە ئاگاتە هەرێمی کوردستان 375 میلیارد دینارە. باشە 375 میلیارد خۆ بە پێی ئەو ڕێژەیە بێ کە لە سایتە عالەمیەکانە بڵاوەکرێتەوە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە لە 130 ئەو پارەیە لە 130 ئەو نەوتەیە کە فرۆشراوە. بۆیە پێویستە پێش هەموو شتێک چاکسازی لە بواری سوتەمەنیا بکەین لە بواری نەوتا بکەین چاکسازی لە شێوازی وەرگرتنی باج لە کۆمپانیاکانە بکەین. ئێمە لە ماوەی ڕابردوو داواکو لیژنەیەکی تایبەتی خۆمان کە لیژنەی بازرگانیە سەردانی بەڕێوەبەراتی گشتی
بە کۆمپانیای باشەکانمان کرد لە ڕێباجی کۆمپانیەکانمان کرد لە ڕاستیدا بۆمان دەرکەوت کە دنیای کۆمپانیای زەبەلا هەیە یەک دینار باج نادا 6,000 کۆمپانیا هەیە هەر بێدایک و باوکن و وەهمین و ناویان نییە بندیوارن ئەمە کارەساتە لە هەرێمی کوردستاندا مۆزەفت هەیە بندیوارە کۆمپانیات هەیە بندیوارە ڕێکخراوت هەیە بندیوارە یعنی بەداخەوە دەیڵێم سێکتەرێشک نابێت لە هەرێمی کوردستاندا گیرۆدەی دەیان قەیرانی تەنگەژەی دارایی و دەیان گەندەڵی جۆراجۆر نەبێت بۆیە ئەگەر چاکسازیکردن بەڕاستی پێویستە لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی گژیر چاکسازی بکەین بە کللتور چاکسازیە بێت لە دوو لایەوە خەریک بین بۆ چاکسازیکردن لەلایەنی فەرمی حکومیەوە کە بریتیە لە پەرلەمانی کوردستان دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان و دیوانی چاودێری دارایی ئەم لایەنانە بەهێز بکەین و ڕێگەیان پێ بدەین بە فعلی چاکسازی بکەن و چاودێری بکەن و هەروەها بەلایەنی نافەرمیش ئەگەر باسی بکەین تاک دەتوانێت چاکسازی بکات کۆمەڵگە دەتوانێت چاکسازی و هەموو لایەکمان چاکسازی بکەینە کللتور ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاک حەکیم یان یەکێک لە گرفتە گەورەکانی ئێمە ئەوەیە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 30,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە بەڵام ئەم ڕێکخراوانە بەداخەوە تا ئێستا فشارێکی ئەوەندە گەورە و بەهێزیان دروست نەکردووە بۆ سەر بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە تاکو چاکسازیان بەپێن بەسەردا بەڵام بەداخەوە بەشێک لەو ڕێکخراوانە بۆ خۆیان تێوەگلاون لە گەندەڵی و ناشەفافی باڵا سپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەڕێزت مامۆستادارێک بگەڕم لای بەڕێزت پێ دوای دەبێ ئێمە چاوەڕێەوە نەکەین بۆ نمونە چاکسازی ڕاستەقینە بۆ نمونە لە بەدامە زراوەیەکردین دام و دەستگاکان لە خستنی هێزی پێشمەرگە مەسەلەی نەوت داهاتی خاڵە سنووریەکان و پارە دزراوەکان لەسەر دەستێن دەسەڵاتە بکرێت خۆی ئەو کارەساتەی لە هەرێمی کوردستان هەیە ئەوەی کە ئێستا خوڵقاوە بەرهەمی نەبوونی حکوومەت و بەرهەمی بوونی دەسەڵاتی میلیشیا و حیزبە لە کوردستانە ئێمە دوو ئیدارەیمان هەبوو دوو ئیدارەی دوو حیزب حکوومەتی هەبوو حکوومەت نەبوو حکوومەتی حیزب بوو کاتێکیش کە بڕیا درا دوو ئیدارەی نەمێنێت لە ساڵی 2006 هەر نەتوانرا بنە بڕکرێ لە کابینەی یەکگرتووی حکوومەتی هەرێما لە 2006 دوو وەزیری دارایی و دوو وەزیری ناوخۆ و دوو وەزیری پێشمەرگە و دوو وەزیری داد و یعنی شتی سیر و سەمەرەمان هەبوو لەو حکوومەتەیە نەتوانرا چارەسەری و کێشانە بکە بەڵکو لە دوای ئەوەش پەلێشاو ئەم دوو ئیدارەیە ئەگەر ئیدارەی زۆنی زرد 4,000 تعین کرد بێ سەوزی 4 تعین کردووە لەوێ 5,000 بندیواریان دانابێت لەم لاش 5,000 بندیواریان دانا لەولا خەڵکیان دانایە منافسەیەک بوو کە هەموو بەرپرسانی حکومی و حیزبی ئەو دوو حیزبازانن چ زوڵم و ستەمێکیان لە خۆیان و لە میلەتەش کرد لە نەتیجەی ئەو ململانە حیزبەیە کە ئەم خەڵکەی بەرەوە قۆناغە برد ڕاستە شەڕی ناوخۆ نەما بەڵام جەنگێکی ساردی خەتەرناکتر دەستی پێکرد بەوەی بە ناوی منافسە یەکتریەوە هەر کەسێک لە ئیدارەی خۆی من 1000 کەس بە ناوی هێزی ناوخۆدانم تۆش لەو لە 1000 دانێ ئەمە نەتیجەکەی بوو کە ئەم واقعی چاوەڕی چاکسازی ڕاستەقینە ئەم چاکسازی ڕاستەقینەیەش بە مؤسسات و دام و دەستگا ئەکرێ یەکێک لەو شتانەی کە چاکسازی پێ ئەکرێ کە حکوومەت نەتوانێ گەندەڵی بکە ئەبێ مؤسسەیەک هەبێ چاودێر بێ بەسەر حکوومەتەوە لێپرسینەوە لە حکوومەت ئەوش کە پەرلەمانە بەڵێ بەس ئەم مؤسسە گەورە و گرنگە کە ناوی پەرلەمانە ئەم دەستگا گەورەیە کە ناوی پەرلەمانە ئەمە حکوومەت دانێ ئەم حکوومەت متمانە بە حکوومەت دەبەخشێ ئەم لێ پرسیینەوەکە ئەم وەزیر بانگهێشتەکە ئەمە توانێ دەسەڵات لە وەزیر بسەنێتەوە بەس لە وڵاتی ئێمە ئەم پەرلەمانە ئیفلیچ کراوە پەرلەمانەکەش حیزبی بووە دەسەڵاتی حیزبی و تاکە کەسی لە پەرلەمانیش گەورەتر بووە بۆیە من پێم وایە تا پەرلەمانێکمان نەبێ چونکە حکوومەت زادەی پەرلەمانە پەرلەمان حکوومەت دەنگ پێدا و دروستیەکە تا پەرلەمانێکمان نەبێ بتوانێ حکوومەت محاسبە بکە پەرلەمانێکمان نەبێ بتوانێ وەزیر بانکە و متمانەی لێ بستێنێتەوە تا پەرلەمانێکمان نەبێ بتوانێ لێپرسینەوە لێ پێچینەوە بکە یاساش دەرکا سوودی نییە چ کاتێک یاسا سوودی هەیە کە بتوانی لێپێچینەوە بکە لە عێراقا سەرڕە ئەو هەموو گەندەڵی و کەم و کوڕێ هەیە بەڵام پەرلەمانێکیانەیە خاوەنی هێزە بتمانەی لە چەندین وەزیر سندەوە سەرۆک وەزیران بانگەکا و
لەسەر بچووکترین شت محاسبەیە زۆر باشە بەڵام پەرلەمانی ئێمە تا ئێستا نەیتوانیوە کارێکی نا ڕێگەشی پێنادەن بۆیە کە تا ئەم دەستگایە کە ناوی پەرلەمانە ئەکتیڤ نەکرێ دەسەڵاتی نەبێ یا لانی کەم با بڵێن پەرلەمانەکە بە حیزبی نەکرێ لەم حاڵەتە دەتوانین پەرلەمان ڕۆلی گرنگی هەبێتەوە خەڵک ئەگەر متمان بەم دەسەڵاتە ناکرێت بۆ چاکسازی خەڵک دەتوانێت لە ڕێی چیوە بۆ نمونە گۆڕانکاری دروستکە ئەم گۆڕانکاری من پێم وایە ئێمە گەر شێوازی مەدەنیانەی گۆڕانکاری بگرین ئەو خەڵکە بەردەوام خۆپیشاندانەکانی کردووە و ڕێپێوانی کردووە کە ئەمە شێوازێکی مەدەنی و دیموکراسی و من پێم وایە ئەگەر سەرکەوتوش نەبێ هەتا بەردەوام بێ کارێکی باشە مانای وشیاری خەڵکە وشارکردنەوەی خەڵکە ئاگادارکردنەوەی دەسەڵاتە بەردەوام ئەوانە گرنگی خۆیان هەیە جاری وایە لە وڵاتانی دنیا لەسەر کێشەیەکی بچووک لە وەزارەتێکی دیاریکراوە کارمەندەکان دێنە سەر شەقام و ئەمە شێوازێکی مەدەنیانە دەگرنە بەر ئەمە بەردەوام بێ بەدەر لەوەش ئێمە هەڵبژاردنەکانمان لە پێشە هەوڵ بدەین بە زووترین کادا و هەڵبژاردانەی کە دواکەوتو لە کاتی خۆیانیان کرد بکرێ و سەر لە نوێ پەرلەمانێکی نوێ هەڵبژاردرێ و خەڵکیش متمانە بە کەسانێک بدا کە توانای گۆڕانکاریان هەیە و قابلیەتی گۆڕانکاریان هەیە و تێوە نەگلاون لە دزی و گەندەڵی و شەریک نین لەو گەندەڵەیەکە هەیە بە دروستکردنی پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا ئەتوانین پێم وایە بتوانین لە حکوومەتی ئایندا گۆڕانکاری گەورە بکەین شێک دژی گەندەڵی ئەخر ئەم شۆڕشە کە پێویستە بیکەین دژی گەندەڵی بۆی هەمومان لە ناو نەچین بۆ ئەوەی چیتر لەم قەیرانانیان نەبین و خەڵک هیچی تر تەحملی ئەو بارودۆخە سەخت و دژوارە ناکە پێویستمان بە شۆڕشەکە دژی گەندەڵی بەس ئەم شۆڕشە بەشێکی بۆ ئەوەی چونکەم دەسەڵاتە لە پێناویمانەوەی خۆی ئامادەی خوێنیش بڕێژێ و ڕستوشێتی و ئەشیکا بەڵام ئێمە شێوازێکی مەدەنیانە و شێوازێکی سەلامەتمان لەبەردەمە ئەویش دەنگدان و هەڵبژاردن و سندوقەکانی هەڵبژاردنە کە لەمەوە دواکرێ کە خەڵک بەڕاستی دەتوانێت لەوێ بڕیار بدا کە شەریک نییە لەو گەندەڵیە و ناڕازیە لەو گەندەڵیە و جارێکی تر ڕێگە نادەین باوانە بێنە پێشەوە من پێم وایە ئەوە یەکێک لە شێوازەکانە بەرپرسارەتێکە لەسەر شانی خەڵکە بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتەی کە بەرپرسە لەو بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستانی هێناوە ئەو کارەساتێمی بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدوڕەحمانە گەبگەرم وڵای بەڕێزت کاتی کەممامەوە سەبارەت بۆی کە تا چەندێک ئەگەر متمانە نەکرێت بەم دەسەڵات دەکرێت لە ڕێی هەڵبژاردنەکانەوە کێم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کوردستانمان لەسەر ڕێیە گۆڕانکاری بکرێ و هەوڵ برێت چاکسازی بکرێت لەو ڕێیەوە بەڵێ وڵا بۆ خۆ دەزانیت تا ئێستا بە بڕای ئێمە کە ئێمە بزوتنەوەیەکمانەیە بزوتنەوەیەکی سیاسی مەدەنی جەماوەریە تا ئێستەیش پێمان وایە شاڕێی گۆڕانکاریەکان و باشترین کار بۆ گۆڕانکاریەکان هەڵبژاردنە و چوونی هاوڵاتیانە بۆ سەر سندوقی دەنگدان و پێویستە لە ڕاستیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک کە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان کاتێک دەچنە بنکەکانی دەنگدان لە ڕاستیدا ئەو هەموو فەزاحەتە بهێننەوە پێشچاوی خۆیان کە دەسەڵاتی کوردی پێی کردوون کە دەسەڵاتی کوردی بەسەری هێناون وەکو ئەو هەموو قەیران و تەنگەژەی کە ئێستا بەداخەوە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە هەرچەندە بە بەرپرسانی باڵای هەرێم حیزبە باڵادەستەکان زۆر جار لێرە لەوێ ئەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی کوردستان دانیشتوانی ئەم هەرێمە نائومێدکەن لە هەڵبژاردن نائومێدکەن لە دیموکراسیەت و بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت خەڵک سارد بکەنەوە لە بەشداریکردن لە کای هەڵبژاردنە بەڵام بە بڕای ئێمە تا ئێسێشی لەگەڵا بێت پێویستە خەڵکی کوردستان بۆ جارێکی کەش سندوقەکانی هەڵبژاردن کاتە باشترین سەنگەر بۆ تۆڵەکردنەوە ئەگەر زانرا لە هەڵبژاردنێک و دوانی کە هەڵبژاردن و سندوقی دەنگدان هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوە خەڵکی کوردستان بیر لە شێواز و ڕێکا و ڕێکاری کە دەبینەوە لە ڕاستیە بەڵێ کەواتە ئێستا تاکە ڕێگە کە بتوانرێت ئەوە گۆڕانکاری و خەڵک بەشداری گرنگی بێت لە هەڵبژاردن و وەرگرتنەوەی کارتی دەنگدان بەڵێ بە دڵنیاییەوە بۆیە پێویستە و ئەرکی سەرشانی هەموو لایەکیشمانە لە ڕاستیدا ڕەنگە لێرە و لەوێ کار بۆ ئەوە بکرێت خەڵک سار بکرێتەوە لەوەی کە بەشداری هەڵبژاردن نەکەن یا کۆمەڵێک قسە فڕێ دێتە ناو خەڵکەوە کە بچیت و نەچیت وەکو یەک وایە کە ئەمە لە ڕاستیدا قسەیەکە بەرپرسە گەندەڵەکان پەخشیەکەن بە ناو حیزبەکانی خۆیانەوە ئەوانیش لەم لاولا قسەی لەسەر دەکەن بۆیە ئەرکی ڕاستەقینەی هاوڵاتیانی تێکۆشەرە هاوڵاتیانی ئەوانن کە زوڵمیان لێکراوە بچن
کارتەکانی وەرگرنەوە خۆیان ساز و ئامادەکەن بۆ هەڵبژاردن و بەشداری هەڵبژاردننی ڕاستەقینەکەن بۆ ئەوەی بتوانین لە ڕێی هەڵبژاردنەوە گۆڕانکاری بکەین وڵات بە سیستەماتیک بکەین یاسا سەرۆر بکەین چونکە کە یاسا سەرۆر نەبوو هاوڵاتیانی خوارەوە لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیانی ئاسایی و ساکان لە هەرێمی کوردستاندا باجەکەی ئەدەن من پێم خۆشەیەک نمونە بۆ جەنابتان باس تا ئێستا زۆر باشە 44 یەکەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەمانە هەمویان بەبێ مۆڵەت ئیشیان لەسەر کراوە دروست کراون لە کاتێکدا ئەمانە هی بەرپرسی باڵا و بەرپرسی باڵایان لە پشتا لە کاتێکدا هاوڵاتێکی ئاسایی ئەگەر تەنانەت کولانەیەکی مریشەی دروستکات یەکسەر دامودەستەکان دەچنە سەر وێخەی دەگرن پێی دەڵێن تۆ نایاساییت کردو ئەمەی تۆ یەکەی کارێکی نایاساییە بەڵام 44 پرۆژەی گەورەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستاندا بە ناسایی کراوە خۆیان لێ کردووەتە کەڕە شەربەت و چاوی خۆیان لە ئاستی ئەو هەموو گەندەڵی کە هەیە نوقاندووە بۆیە تاکی دەکەمەوە پێویستە هەمومان سنووخەکانی دەنگدان بکەینە شوێنی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان سپاسەکەم مامۆستاگەر کۆمنتێکت ماوە زۆر وڵای من لە کۆتاییە من داوا لە خەڵکی کوردستانەکەم بەڕاستی ئەوەی لە بەردەممانایە ئێمە حکوومەتێکمان هەیە گەندەڵە و بارودۆخکا بینین ئەمە منکەرێکە گۆڕینی ئەم منکەرە واجبە هەموو هاوڵاتیەک دەنگ بدا بچێ تۆماری دەنگدەران تازە کاتەوە و ئەوەی کە نەچێ ئامادەیتیان نەبێ بچێ بۆ دەنگدان وەکوە شەریک بێ لەو گەندەڵیە و ئامادە نیە ئەو گۆڕانکاریە بکە و واجبێکی شەرعیشە چونکە من ڕائە منکم منکەرن فەلیغەیرهو بیەدیه هەمووی پێویستی بەو پەنجەیە بۆ گۆڕینی ئەو منکەرە یعنی وەکو واجبێکی شەرعی و دینیش وایە بەڵێ نیشتیمانیشە بەڵێ بێگومان لە خزمەتی خەڵکایە خۆ کاڵین شەرعیشە لە خزمەتی خەڵکایە ئەگەر بێت و خەڵکێک نەچێ بۆ دەنگدار مانای وایە تۆ تەوێ ئەم دەسەڵاتە گەندەڵە بمێنێتەوە و باوەڕت بە گۆڕانکاری نییە و ناتەوێت بە دیلەکەی بێتە پێشەوە بۆیە منەوە بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی هەموو خەڵکی کوردستانی ئەزانم کە بچێک کارتەکە باڵێ ناوی تەنگدەران تۆمارەکە تازە کاتەوە و بەشداری بکە لەو هەڵبژار زۆر سپاس بۆ بەڕێزان دارا محەممەدەمین ئەندامی پێشووی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو هێروەها بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ بینێدانی سپاس بۆ خێرا